بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. خۆشەویستان و بەڕێزان بە دیدارتان شاد بووینەوە لە کەناڵی دیمان لە پرۆگرامی کلیلەوە. بابەتی ئەم جارەمان بە ناونیشانی مەردانە بژی. ئینسان لەم تەمەنەی ژیانی دنیادا زۆر گرنگە بە مەردایەتی ژیان بەسەر بەرێ. بۆ بەرەکەتی بەرنامەکەمان لەگەڵ جەنابتاندا لە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخششدا دەبین. لە سوڕەتی ئەلعەراف ئایەتی 19دا خوای پەروەردگار باسی ئەوەمان بۆ دەکا ئەسڵی مرۆڤایەتی ژیانی تەواوی مرۆڤەکان بۆ ئەوەیە بەخۆشی لەسەر زەویدا بژین. ژیانێکی خۆشمان هەبێ، خواردنێکی حەڵاڵمان هەبێ، هاوسەرمان هەبێ، بە یەکەوە بژین، بە یەکەوە بخۆین، بە یەکەوە ئازاد بین، ئازادی قسەکردن، ئازادی بیر و باوەڕ، ئازادی ئاین، هەروەها پاشان بە مەردایەتی ژیان لەسەر زەویدا. بەڵام سنوورەکان نەشکێنی، واتە ئەو ئازادیە تا ئەو سنوورە بێ کەوا شەریعەتی خوای پەروەردگار دیاری کردووە. لە قورئانی پڕبەرەکەت و بەخششە خوای پەروەردگار باسی سەرەتای مرۆڤمان بۆ دەکا، باسی باوە ئادەم و دایە حەوامان بۆ دەکا، دەفەرمێ یا ئادەم اسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە فەکولا من حەیث شئتما ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين. ئەی ئادەم جێگیر بە، ئارام بگرە لەگەڵ ئەنتە تۆ وەزەوجوکە لەگەڵ هاوسەرەکەتدا لەکوێدا؟ ئەلجەنە، لە ناو بەهەشتدا. سەیری وردی قورئان بکەن بەڕێزان، نافەرمێ یا ئادەم ودخول، ئەی ئادەم بڕۆ ژوورەوە، نە ئوسکن، جێگیر بە، ئارام بگرە، دڵشاد بە، خۆشحاڵ بە، چێژ ببینە. چێ؟ ئەنتە تۆ وەزەوجوکە لەگەڵ هاوسەرەکەتدا. خۆگە قورئان بیفەرموایە یا ئادەم و ئوسکن وەزەوجوکە، هەڕێک معناکە تەواو بوو. لە ئوسکونە فاعیلەکە ئەنتەیە، بەڵام بۆچی ئەنتە دووبارە بۆ تۆ؟ واتە مرۆڤ دەبێت هەمیشە شخصیەتی خۆی پارێزراو بێ. هەموو مرۆڤێک کاتێککە هاوسەرگیری دەکات نە پیاوەکە کەسایەتی خۆی لەدەستدا، وەزەوجوکە نە ژنەکەش کەسایەتی خۆی لەدەستدا. واتە کاتێک کە تۆ هاوسەرگیری دەکەی لە ماڵێکا لە ژێر خانوویەکا دەژی، ئەوە ڕێزی ئیسلامە بۆ مرۆڤەکان. هەم پیاوەکە کەسایەتی پارێزراوە، هەم ژنەکە کەسایەتی خۆی پارێزراوە. ئەنتە تۆ دەبێت خۆت بمێنی، تۆ لە خێزانەکەتان نەتواویتەوە، خێزانەکەشت وەزەوجوکە هاوسەرەکەشت لە تۆدا نەتواوەتەوە. بەڵام بۆچی هاوسەرەکە پاڵدەداتە لای تۆ وەزەوجوکە بە پیاوان دەڵێ خێزانەکەت ئەمانەتی سەرشانی تۆیە، ئەوە هاوسەری تۆیە، ئەوە پەیمانت داوەکەوە چۆن خوای پەروەردگار بە دیاری بە ماڵی باوکی بەخشی، ئاوا تۆش ئەم دیاری و خەڵاتەی خوای پەروەردگار کە بە شەریعەتی خوای پەروەردگار بە ئینکاح و تەزویج لێت مارەکراوە، شاهید هەبووە، عەقدی مارەیی هەبووە، ئەبێ ئەو ئەمانەتە بەویستی خوای گەورە پارێزی. بۆیە لە ئیسلامدا نە پیاو سالاریمان هەیە، نە ژن سالاریمان هەیە، مرۆڤ سەنگینیمان هەیە. ئەنتە وەزەوجوکە، ئەی ئادەم خۆت کەسایەتی خۆت پارێزە، و هەروەها کەسایەتی هاوسەرەکەش لە ئەستۆی تۆدایە بیپارێزە. بەڵام ئەلجەنە لەکوێدا مرۆڤ هەز بە ئارامی و حەوانەوە دەکات؟ لە بەهەشتا. کەواتە ئێمە باسی بەهەشتی کۆتایی ئەمەی پەروەردگار باسی دەکات. بەڵام لە دنیادا کەی ماڵەکان دەبنە بەهەشت کاتێک کەوا ژنەکە و پیاوەکە بەیەکەوە تەبابن، بە خۆشەویستیەوە بەیەکەوە بژین. ئەو شوێنە ئەگەر خانوویەکی بچووک بێ، تەنانەت ژوورێک بێ، ژێر خێمە و کەپرێک بێ، ئەوە ئەلجەنە، ئەوە بەهەشتە. فەکولا من حەیث شئتما، بخۆن هەردووکتان. سەیری وردی قورئان کە دەفەرمێ فەکولا، هەردووکتان بەیەکەوە بخۆن. کەواتە ژن و مێردی ڕاستەقینە کاتێک کەوا مەردن، کاتێک کە جوامێرن، بەیەکەوە دەخۆن. واتە پیاوەکە نانی بە تەنها پێ ناخورێ بەبێ هاوسەرەکەی، هاوسەرەکە نانی پێ ناخورێ بەبێ پیاوەکەی. فەکولا، هەردووکتان بخۆن من حەیث شئتما،
لەم بەهەشتە فراوانەی کە لە بەردەستاندا کراوەیە لەکوێ ئارەزووتانە، کەواتە ئەمە باسی ئازادیە. تۆ ئەگەر گەورەترین سفرەی ڕازاوە خۆشترین و بەتامترین خواردن گرانبەهاترین خواردن لەبەر دەم تابێ، بەڵام فەرمانت پێ بکرێ بڵێن ئەوە بخۆ، لەوێەوە بخۆ، لەوێ دانیشە، ئازادیت نەبێ بەهەژ نییە، چێشی لێ نابینی. من حەیث شئتما، هەردووکتان ئازادن، کەواتە هەم ژنەکە ئازادە هەم پیاوەکە ئازادە، هیچیان لەژێر فەرمانی یەکترانین، بەڵام ئیحترام و ڕێز و خۆشەویستی هەیە. کاتێک پیاوەکە لە شوێنەکە ژنەکە ئەو شوێنی زۆر پێخۆشە، کاتێک ژنەکە لە شوێنێکە ئەو پیاوە ئەو شوێنەی زۆر پێخۆشە. بەڵام من حەیث شئتما، هەردووکتان ئازادن لەکوێ دەخۆن، کەواتە بە ئەندازەی ئەوەی خواردن گرنگە بۆ مرۆڤ، بە ئەندازەی ئەوە ئازادی گرنگە. بۆیە زۆر جار ئەو وشەیە دەبیستین ئەڵێن نان و ئازادی. ژیانی مەردانە ئەوەیە هەم نانت هەبێ هەم ئازادیت هەبێ، کەواتە ئەوانەی کەوا تەنها عەوداڵی بەدەستهێنانی نانن بەڵام ئازادیان نییە، ئەوانە پێیان دەڵێن کۆیلە، کۆیلەکانی سەردەمی پێشوو، کۆیلەکانی ئەم سەردەما، کۆیلەکانی داهاتوو. مرۆڤ هەر وەختێ تەنها عەوداڵی ورگی بوو، تەنها عەوداڵی خواردنی خۆش بوو، تەنها عەوداڵی تێرکردن بوو، لەو کاتەدا ئەوە دەبێت بە کۆیلە ئەگەر ئازادی لەگەڵ نەبێت. ئازادیش ئەبێت تێربوونی لەگەڵ بێ. مرۆڤ بەسکی خاڵیەوە ئازاد نابێ، بۆیە نان و ئازادی بەیەکەوە هاتوون. قورئانی پڕبەرەکەت و بەخشش پێش ئەوەی خەڵک دروشمی نان و ئازادی بەرزکاتەوە، ئەمەی لە قورئانەکەی خۆمانە لە سوورەتی ئەلعەراب ئاەتی 19دا باس کردووە. فەکولا من حەیث شئتما، هەم بخۆن هەم بە ئازادی بخۆن، کەواتە نان لەگەڵ ئازادی بریتە لە ژیانێکی سەرفرازانە بۆ مرۆڤ. بەڵام ئەگەر لێبێ بۆ ئەوەی ئەم سەرفرازیە لەدەست نەچێ، بۆ ئەوەی جوانمێری لەدەست نەدەی، بۆ ئەوەی مەردایەتی لەدەست نەدەی، هەم بۆ ژن هەم بۆ پیاو، هەم بۆ کوڕ هەم بۆ کچ، هەم بۆ ئەوانەی هاوسەردارن هەم بۆ ئەوانەی بێ هاوسەرن، ئاگار لێبێ وەلا تەقڕەبا هذه الشەجەرە. ئەوانەی کە ژن و مێردن وەکو ئادەم و حەوا، ئاگاتان لێبێ پەروەردگار لە سەرەتاوە فەرمووی نزیکی ئەم درەختە مەبنەوە، وەلا تەقڕەبا، نەک خوا نەیفەرموو وەلا تەئکولا، هەر لێی مەخۆن، نا هەر نزیکی مەبەوە. چونکە کە لێی نزیک بوویتەوە وتت بەس تەنها زمانی لێ دەدەم، بەس تەنها بزانم تامی چۆنە، بەس بزانم ڕەنگی چۆنە، دڵنیا بەس دواتر دەیخۆی. بۆیە قورئان دەفەرمێ وەلا تەقڕەبا، نزیکی سنوورەکان مەبەوە. ئەم هێڵت بۆ دیاری کراوە تۆ تا ئێرە ئازادی، هەر نەک نزی مەچۆ سەر سنوورەکە، نزیکی سنوورەکە مەبەوە. جەنابتان زۆربەتان و هەمومان بینیومانە کاتێک کە بەنداوێک دەبینی سەیەکی ئەم بەنداوە کە ئاوی تێدا کۆبۆتەوە، وەکو بەنداوی دووکان ئەوانە بەنداوەکانی ترکە بینیوتانە، پێش ئەوەی بگەیتە خاڵی کۆتایی، ئەوەی کە دیوار و ڕاگری بەنداوەکەیە چیمەنتۆکەیە، سەیرەکەی کۆمەڵێک بەرمیل دانراوە، هێڵێک دانراوە، نزیکی 100 مەترێکی ماوە زیاتر، ئەڵێت تۆ لەم شوێنە زیاتر نزیک مەبەوە، نەمەلە بکە نەکەشتی و بەلەمەکەت نزیک بکەوە. ئەڵێ ئەو خۆشتا زۆرت ماوە بگەیتە ئەو سەری بەنداوەکە 100 مەتر 200 مەتر زیاتر ماوە، بەڵام ئەو هێڵیان بۆ کێشاوی ئەڵێ لێرە زیاتر نەڕۆی، نزیک بیتەوە ژیانت لە مەترسیدا دەبێت. قورئانیش دەفەرمێ کۆمەڵە شوێن هەیە نەک هەر ئەنجامی مەدە بەڵکو لێی نزیک مەبەوە. پەروەردگار بۆ ئێمە لە دوای ئادەم و حەواوە درەختێکی دیاری نەکردووە بفەرمێت لە هەموویدا ئازادی بەس ئەم درەختە مەخۆ. پەروەردگار بە ئێمە دەفەرمێ ولا تقربا هذه الشجرة بۆ ئادەم و حەوا ولا تقربوا الفواحش، ئێوەی مرۆڤایەتی نەوەکانی ئادەم و حەوا نزیکی فاحیشە مەبنەوە، یعنی هەر نزیکی مەبنەوە نەک هەر ئەنجامی مەدەن، چونکە کە لێی نزیک بوویتەوە دواتر دڵنیا بە ئەنجامی دەدەی. پەروەردگار دەفەرمێ بۆ ئەوەی بە مەردی بژی، ئەگەر پیاوی ئەگەر ژنی ئەگەر کوڕی ئەگەر کچی هاوسەرت هەیە هاوسەرت نییە، ئەم کۆمەڵەشتە نزیکی مەبەوە، مەردایەتی لەدەست دەدا. یەکەمیان زینا، ولا تقربوا الزینا، فاحیشە بە معنای زینا دێ، هەر نزیکی زینا مەبەوە، واتە ئەو پێشەکیانەی کە مرۆڤ ڕادەشێشن بەرەو زینا تۆ هەر لێشیان نزیک مەبەوە. دووەمیان هاوڕەگەز خوازی، ئەوە کە ناوێکی زۆر پیسی هەیە قەومی لووت ئەنجامیان داوە،
ئێستا دەیانەوێت میکیاجی بکەن بە هاوڕەگەز باز ئەو وشە پیسانە ئەوە مرۆڤ نابێ هەر بیریشی لێ بکاتەوە نەک ئەوەی ئەنجامی بدا بە خۆی لێ پارێزە مەردەکان جوامێرەکان بیر لەو کارانە ناکەنەوە لی نزیک نابنەوە. هەروەها بریتە لە ڕژدی و بەخیلی چروشی قرپۆکی بێخێری ئەوەی کەوا هی خۆم بۆ خۆم ئەوەی تۆش دەخۆم واتە ئەوەی خۆتت پێ ناخورێ هێشتا تەماحت لە ماڵی خەڵکی تریشدا هی خەڵکی تریش بخۆی ئەمە بەڕاستی فاحیشەیە ئەمە نابێ مرۆڤ بە هیچ شێوازێک لێی نزیک بێتەوە. فاحیشە کە نابێت لێی نزیک بێەوە نەکەر ئەنجامی بدە قسەی خراپ قسە و قسەڵۆگ وتی وتیان وا دەڵێن وان بیست ئەمانە بۆ پیاوی جوامێر بۆ ئافرەتی جوامێر و مرد ناوەشێتەوە. کەسی مرد خۆی لە قسە و قسەڵۆک و قسە هێنان و قسە بردن و فیتنەبازی و وتیان و وا دەڵێن و وان بیست دەپارێزێ. مردەکان لە سۆشیال میدیادا ناچەند قسەی خەڵک بگوازنەوە قسەیان لەسەر ژیانی تایبەتمەندی مرۆڤەکان نییە. ئەوەندە کەسایەتیان بەرزە پیاوان و ژنانی وەکو جەنابتان کوڕان و کچانی وەکو بەڕێستان ئەوەندە شخصیەتیان بەرزە ئەوەندە کەسایەتیان بەرزە وەڵڵا پێیان عیبە لە تۆڕی کۆمەڵایەتیدا خەڵکانێک هەیە سەیریکە لە ژیانیا کۆمنتێکی بۆ خەڵک نەنووسیوە بە تایبەت ئەوانەی پەیوەستن بە تایبەت بە ژیانی خەڵکەوە بە خێزانی خەڵکەوە بە ئابڕووی خەڵکەوە ئەوەندە خۆی بە مەرد و جوامێر دەزانێ پێی بە زمانی پەنجەی نووسینی کۆمنتی لایکی بخاتە ئەوشتانەوە هەر پێ عیبە کەواتە بە کوردی و بە کورتی ئەلفەواحیش کە خوا دەفەرمێ هەر نەک ئەنجامی مەدە نزیکی مەبەوە بریتە لە کاری نامەردانە فرسەت تەڵەب مەبە کاری نامەردانە نزیکی مەبەوە ئەو کاتە تۆ بە مەردی دەژی لە دنیادا وە کەسێکی جوامێر دەبی. ئەگە سیرکەین بەڕێزان لە کاتی کۆچکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەککەوە بۆ مەدینە لەو کۆچەدا کە قورئان ستایشی هاوڵان دەکە و بەتایبەت ستایشی یاری غار هاوڵی ئەشکەوت ئەبوو بەکری صدیق رضی الله عنه دەکا دەفەرمێت ثانی اثنین إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا أجر إيوة إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين أجر إيوة پشتیوانی پێغەمبەر نەکەن صلی الله عليه وسلم ئەوە لەوە پێش خوای گەورە خۆی پشتیوانی پێغەمبەرەکەی کردووە صلی الله عليه وسلم إذ أخرجه الذين كفروا کاتێ نامەردەکانی قوڕەیش لە مەککەدا دەریان کرد لە مەککە لە شوێنی خۆی لە زێدی لە دایکبوونی خۆی لە خاکی خۆی شار بەدەریان کرد ناچاری کۆچکردنیان کرد کەواتە هەر کەسێک مرۆڤێکی پاک و چاک و بەڕێز و ئەمیندار و ڕازگۆ ناچار بکە لەسەر ئازادی قسەکردن لەسەر ئازادی ئاین لەسەر ئازادی پەرستنی ئەڵڵا سوبحانەه وتەعالە بە تاک و تەنها و بێ شەریک لەسەر داواکردنی دادگەری و دادپەروەری لە شاری خۆی دەربەدەرکە لە وڵاتی خۆی دەربەدەریکە لە خاچی خۆی دەربەدەر و ئاوارەیکە ئەوە ئەو پەڕی نامەردە دەرکرا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أخرجه الذين كفروا ئالەو کاتەدا هاوڕێکەی ئەبوو بەکری صدیقی لەگەڵا بوو کاتێکەوە پێیوت واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەبوو بەکری هاوڕێی وت لا تحزن خەم مەخۆ نەیفەرموو لا تەخف مەترسە ئەبوو بەکر نەدەترسا بەڵام خەمی بوو خەمی پاراستنی گیانی ئەمن و ڕەحمەتەی بوو کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم پێی فەرموو لا تحزن ئەبوو بەکر خەم مەخۆ خەفەت مەخۆ إن الله معنا إما الله لقلمانا سبحانه وتعالى لقل أم باسي هجرتدا كباسي مردايتي وجواميري يك بيكي صحابة كاني بيغمبر صلى الله عليه وسلم بتايبتي ريبازي بيغمبر صلى الله عليه وسلم بخوين نوا سيركي باسي چەند کەسایەتێک دەکاوەکو ئیمامی ئەبوو بەکر ئیمامی عەلی خاتو ئەسما خاتو عائیشە لەگەڵ ئەوانەدا باسی کەسێک دەکا کە ئیمانی نییە کاتێک کە مسلمان نییە کە مشریکە کە ئەویش عەبدوڵڵای کوڕی ئوڕەیقیتە هەر کاتێ باسی سیرە دەخوێنیتەوە باسی کۆچکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککە بۆ مەدینە دەخوێنیتەوە لەگەڵ ژیانی ئەبوو بەکری صدیق و ئیمامی عەلی و خاتو ئەسما و خاتو عائیشە و
کەسانی ماندووی هیجرەتە ڕێک باسی کابرایەکی مشریکیش دەکرێت. مشریک بتپەرست زۆر پیسە، ئەڵڵا ناپەرستێ بەتەنها، بڕوای وانییە کە محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری خوایە. کابرایەکە خەبیرە، زۆر پسپۆڕە لە بیاباندا، پسپۆڕی ڕێگاوبانە، زۆر زۆر شارەزای هەموو توولە ڕێگاکانی سنوورەکەیە. ئەتوانێت مرۆڤ ڕزگار کا لە دەستی دوژمنەکانی و دوژمنەکانی دەستیان پێی نەگا. بۆیە زۆر زۆر کابرایە کە خەبیر و سەحراە، پسپۆڕی بواری بیابانە. پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسایەتی ئەم مشریکەی هەڵسەنگاندووە، تەواو دەیناسێت کە پیاوێکی ئەمینە، پیاوێکە هەرچەند مشریکە و کافرم بەڵام جوامێری تێدا ماوە، مەردایەتی تێدا ماوە. بۆیە خۆی و هاوڵەکەی ئەبوو بەکر ڕوحی خۆیان تەسلیم دەکەن، ئەڵێن عەبدوڵڵا ئێمە دەچینە ئەشکەوتەکە، دوای 3 ڕۆژ تۆ ئەم 2 حشترە لە ماڵی ئەبوو بەکر وەرگرە، بەم حشترانە لابێت، دوای 3 ڕۆژ وەرە بەر دەرگای ئەشکەوتەکە، لەوێ ئەمجا بە توولە ڕێگاکاندا بە قەراغی دەریادا بە شوێنێکەوە دەزانی قوڕیش دەستی پێمان ناگا، بەوێدا ڕزگارمانکە بەرەو مەدینە. واتە هەموو ئەسرار و نهێنی سەفەرەکە لای ئەم پیاوە مشریکە هەیە. ئالەو کاتەشە مەردایەتی ئەم مشریکە ئەم بتپەرستە لەکوێ دەرەکەوێت، جوامێریەکەی لەکوێدا دەردەکەوێت. ناوێکی بۆ خۆی تۆمار کرد لە مێژوودا لەگەڵ ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لەگەڵ ئەو ژیاننامە پڕبارەکەتەدا ناوی ئەو مشریکەشی تێکرا کە عەبدوڵڵای کوڕی ئوڕایقیتە. ئەویش ئەوە بوو وتیان هەر کەسێک محەممەد و ئەبوو بەکر بە زیندویی بگرێ یان بتوانێت بیان کوژێ پێش ئەوەی بگەنە یەثریب بگەنە مەدینە، ئەگەر بە زیندوی یان بە مردووی سەرەکەیمان بۆ بێنێ، لاشەکەیمان بۆ بێنێ، 100 حشتر خەڵاتێتی، 100 حشتریش سووری ناوازە. ئەو مەبلەغەی ئەو بڕەپارەی کە عەبدوڵڵا ڕێککەوت بوو لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لەگەڵ ئیمامی ئەبوو بەکرە، پارەکە 1 لەسەر 4 حشترێکشی نەدەکرد. بۆ نمونەگەر 500 دۆلاری ئەم زەمانە حیسابکەی 500 دۆلاریان دابێتێ، حشترێک بە 20 وەرەقە بێ بە 2000 دۆلار بێ، ئەوان پارەی 100 حشتریان دانابوو. عەبدوڵڵا ئەگەر ئەو 100 حشترەی وەرگرتایە دەبوو بە دەوڵەمەندترین کەسی دوورگەی عەرەبی، 100 حشتری سووری ناوازەی گەورە. بەڵێ بەڵام کاتێ ئەم هەواڵەش دەزانێت لە قوڕەیشەوە خەڵاتی تایبەتی دیاری کراوە، هەر کەسێک محەممەد بە زیندویی یان بە مردووی تەسلیم بە قوڕەیش بکاتەوە 100 حشتر خەڵات دەکرێت وە لەلایەن قوڕەیشەوە دەشپارێزرێ. عەبدوڵڵا دەیتوانی شوێنەکەیان دیاری کراوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئێمە دەچینە ئەشکەوتی ثەورەوە، ئێمە لەو ئەشکەوتە داین، هەر زۆر بە ئاسانی دەستی دوژمنان بگرێ و بڵێ ئەوەتە ئەوە بە زیندوی لەبەر دەستانان بەبێت شەک و بەبێت دەستکردنەوە، چکە خۆی شوێنەکە شارەزایە، بە بێ گەڕان و ماندوو بوون. من پێم وتراوە دەچنە کوێ، بەڵام نەخێر، مرد بوو، جوامێر بوو، بە پارەی 1 لەسەر 4 حشترێک بە پاچی و بە مەردایەتی ڕازی بوو. ئەو هاوڕێیانەی خۆی نەفرۆشت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم متمانەی پێکرد، متمانەکەی نەدۆڕاند، متمانەکەی لەدەست نەدا، نەیفرۆشتن بە پارە، بەو پارەکەمە ڕازی بوو، زۆر مەردانە و جوامێرانە و بە ئەو پەڕی ئەمانەتەوە تو لە ڕێگاکانی هەڵبژارد و گەیاندنێ مەدینە. کەواتە ئەمە گەکاتێ لە سیرەدا دەیخوێنیتەوە لە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەمە چیرۆکێک نییە، ئەمە بەسەرهاد نییە. ئێمە لەم بەرنامەی کلیلەدا پێت دەڵێ کلیلی جوامێری ئەوەیە، ئەگەر دەتەوێت بە مەردی بژی، ئەگەر دەتەوێت کەسێکی جوامێر بی، هەمومان شادمان دەبین کاتێک کە ناوی ئەم عەبدوڵڵا دەبیستی. هەی ئافرین بۆ کەسێک 100 حشتری سوور ئەو بڕە پارەی یەکجار زۆرە ڕەت کاتەوە کە لە کاتێکە بە ئاسانترین شێوە دەیتوانی دەستی کەوێ، بە کەمترین بڕی پارە، بەڵام بە مەردایەتی و جوامێری ڕازی بێ. ئەزانی دەرسێکە بۆ من و بۆ تۆ کلیلی مەردایەتی ئەوەیە هەر کەسێک دڵی خۆی بۆ کردیەوە مەیفرۆشە. کابرا هاتۆ متمانەی بە تۆ بووە، دڵی خۆی بۆ تۆ کردوێتەوە، قەت مەیفرۆشە بە نایارەکانی. کەسێک نهێنی خۆی لا دەرکاندی، لە ناو دڵیا پڕپڕ بووە،
پێویستی بە کەسێکە خۆی خاڵی کاتەوە تۆزێک دەرونی خۆی ئارام کاتەوە. نهێنی درکاندن ئەوەیە هاتووە تۆی لە ناو هەزاران خەڵکە، لە ناو خزمەکانیدا، لە ناو کەسەکانیدا، لە ناو هاوڕێ و ناسیاوەکانیدا، لە ناو دراوسێ و ئەوانەی کەوا هاوبەشی ژیان و کاری لەگەڵا دەکەن، هاوڕێی ڕێگانی، هاتووە تۆی هەڵبژارد و نهێنی ژیانی خۆی بۆ باس کردی. ئەگەر دەتەوێت مەردایەتی بەدەستبێنی و جوامێری بەدەستبێنی ئەبێ لە ناو سینەی خۆتا بیپارێزی کەوتی ئەمە نهێنی بێ لای جەنابەت تکایە بینی خۆمان بێ، ئەو بینی خۆمانە بێ بەریتە قەبرەوە، چونکە ئەوە تازە متمانەی بێت تۆ هەبوو، نابێت متمانەکەی بدۆڕێنی، نابێت نهێنیەکەی ئاشکرا بکەیت. کەسێک خۆشەویستی لەگەڵ کەسێکە هەبوو بە حرامی تازە توش بوو کە هەمووی حرام ئەوانە، بەڵام کاتێک کە بەرامبەرەکە چوژنی هێنا کچەکە چوو شووی کرد، ئەگە زەڕەت جوامێری و مەردایەتی تێدا بمێنێ تێدا بوو بێ بە عمری خۆی جارێش کە ناوی ئەو کچە نابە لە هیچ شوێنێک ناڵە ڕۆژگارێک من تەلەفۆنێکم لەگەڵی هەبووە، من ڕسمێکم لای بووە، من پەیوەندیەکم پێوەی بووە، ئەگەر غەدریشی لێ کرد بێ ئەمە لە ناو سینەی خوا دێڵێتەوە، ئەڵێت جوامێریم ڕێگەم پێ نادا، تازە کەسێک کە بۆتە حەڵاڵی کەسێکی تر ئێمە پەیوەندەکەمان بە حرامی بوو، بەڵام جوامێریم ڕێگەم نادات کاتێک ئەو هاوسەگیری کە من جارێک لە جارە ناوی بێنم، ناوی بزڕێنم، هەڕەشەی لێ بکەم، لای خەڵک باسی کەم. ئەگە کەسێک ئەم پەیوەندی درکانجە لەلایەن کوڕەکەەوە بێیان لای کچەکەەوە بێ بزانت جوامێری تێدا نەماوە و کەسێک کرد لە دوایەوە حەقوانی هاوسەگیری لەگەڵ بکات، چونکە ئەم ناجوامێرە ڕێزمە بۆ ڕووی جەناوتان دوو لە ڕوویەوە ئەوە دیسانەوە دەتوانێت خیارت بە بەرامبەرەکەی بکە. خیا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ نیشانی پیاوی جوامێر، ئافرەتی جوامێر، ئینسانی مرد ئەوەیە ئەدی الئەمانەتە ئیلا من ئیتەمەنەک ولا تەخون من خانەک. کەسێک ئەمانەتی لە لای دانای، ئەمانەتی پارە بێ، ئەمانەتی قسە بێ، ئەمانەتی سڕی ناو دڵی خۆی و پیشەکەی بێ بیپارێزە. کەسێک خیانەتی بەرامبەر کردی بە خیانەت وەڵامی مەدەوە، ئەوە نیشانەی جوامێری تۆ لەوێدا دەردەکەوێت. بابەتێکی گرنگە مرۆڤی مرد کەسێک کە دڵی خۆی لا کردەوە دەیپارێزێ، کەسێ نهێنی ژیانی خۆی لا باس کرد و وتی تکایە بە ئەمە لە نێوان خۆماندا بێ، من دەرونم پڕە تۆم باش بە ئەمیندار زانی ئەم نهێنەی خۆمت بۆ باز دەکەم، جایان ڕاوێژی پێکرد یاخود هەر لەبەر تەنگە دڵی خۆی کوردەواری جووشەیەکی جوانی هەڵە دەردە دڵی خۆی دڵی پڕە لە دەر ئەڵە تۆزە ئەو چێ مجەراعەتە بڕاتە دەرەوە لە لای تۆ دەرکاندی، ئەگەر لە هەر شوێنێکی ژیانە بیجێڕیتەوە یان ڕۆژگارێک فڵان کەس ئەمڕۆ دۆستە زۆر متمانەتان بە یەکتر هەیە بوو بە نەیارت بە فرسەت زانی وتت وەڵڵا ئاها ئەو نهێنی کە پاراستومە چەند ساڵە ئێستا ڕۆژیەوەی تۆڵە لێ بکەمەوە، ئەچم منیش نهێنیەکانت بڵاو دەکەمەوە. ئەو کاتە ئینسان مەردایەتی لە دەست دەدا، ناسنامەی مەردایەتی لێ دەسەندرێتەوە. ئەم وشەی مەردایەتی مرۆڤێکی مەرد زۆر گەورەیە، ئەمە بە پارە ناکڕدرێ، بە پۆز ناکڕدرێ، بڕوانامەی باڵانیە لە پشتەرەوە هەڵی واسی، ئەمە کردارە. باسمان کرد پێش ناوبڕەکە کەسێک بە حرامی تازە شەیتان زەفەری پێبردۆ کوڕێک و کچێکە پەیوەندێکی ناشەرعی هەیە، دوای هاوسەرگیری مرۆڤی مرد هەرگیز جارێک کە باسی بەرامبەرەکەی ناکە، جارێککە نایهڵێن ناوی لەسەر لێوەکانیەوە بێ، جارێککە ناتوانێت لە مەجلیسێکە باسی بکە، ناتوانێت بەرامبەری لێ ئاگادار بکە، کە کردی نامەردە، مرۆڤی نامەردی دەبێ خۆتی لێ بپارێزی. کەسێک ماڵ و سەرەت و سامانێکی لادانای ئەوەندە متمانە لە نێوانتاندا بووتی پێویست بە شاهید ناکە، پێویست بە نووسین ناکە، کە دەکاتێکە دەبوو بیکردا. لە سوڕەتی ئەلبەقەرەدا خوای پەروەردگار درێژترین ئاەتەکان باسی قەرزە، با کاتب عەدل نووسەرێکی بە توانای بواری یاسا، نووسینەیەکی پەنجەمۆر، دوو شاهید نووسراو لە بینتاندا بێ کە من بڕەپارەیەکی ئەوەندەم لە لای تۆیە. بە تایبەتێکە مەبلەغەکە زۆر بوو، ئینسان ژیان و مردنە لە بیر چوونەوەیە، بەڵام ئەی ئەگەر کەسێک ئەوەندە متمانەی بە جەنابەت بوو وتی پێویستی بەوە نییە من شاهیدت لێ داوا بکەم، نووسراوت لێ داوا بکەم، کاتب عەدل ئاگای لێبێ، دادگا ئاگای لێبێ، پۆلیس ئاگای لێبێ، فڵان ڕیشتپی و پیاماڵ قوڵ ئاگای لێبێ، فڵان مامۆستای ئاینی نووسراومان لەبەی نابکە، نەخێر من و تۆ ئەوەندە متمانەمان بە یەکە ماڵمان هەریەکە. خوای پەروەردگار دەفەرمێ فەئین ئەمینە بەعضوکم بەعضا فەلیؤەدی الذی ئوتومینە ئەمانەتەه وەلیەتەقی الله رەبەه. ئەفەرمێ ئەگەر کەسێک متمانەی بە بەرامبەرەکەی بوو ئەمانەتێکی لادانا شاهید و بەڵگە و نووسراو نەبوو، ئەو کاتە بە فەلیؤەدی لە کاتی خۆی دابیداتەوە. سەیری وشەکانی قورئان کرد ئەها چۆن ئەدای نوێژ
واتە نوێژەکە کاتی خۆی کە هات نوێژی نیوەڕۆی عەسرە بەیانی عیشا لە وەختی خۆیدا کردن نەت چواند و دوای قەزای بکەیەوە ئەدایەکەش ئەوایە هەر وەختێک هات و داوای کردەوە مەڵێ وڵا دوای بانگێکی تر دەدەمەوە با بیرێکی لێ بکەمەوە وڵا خۆ نووسراومان لە بەینانیە مەیترسێنە مەڵەوە نەوەڵا هیچ نییە فەلیؤەدی الذی ئوتمینە ئەمانەتەه هەر دەست بەجێ بڵێ ئەوە ماڵەکەت فەرموو لە خزمەتایە و ئەوە حەقی خۆتە و ئەلحەمدولیلا منیش لەو ئەمینداریتە ڕزگارم بوو وەلیەتەقی الله رەبەه با لە خوای پەروەردگاری خۆی بترسێ خۆ ئەگەر کەس ئاگای لێ نییە هیچ کامێرەیەک لەسەر نیە خۆ کامێرەی خوای پەروەردگار لەسەر سەرتە لەوێدا مەردایەتی مسلمان دەردەکەوێت پێوەری مسلمانەتی ئەوەیە ئەو وەختەی کەوا هیچ کامیرایەک نییە هیچ نووسراوێک نییە هیچ شاهیدێک نییە تۆ ئەمانە دەدەیتەوە دەست خاوەنەکەی کەسێ شتێک دەدۆزێتەوە هیچ کامیرەیەک چاوی لێ نییە بڕێک مەبلەغێک پارەی زۆر وەکو لەسا ئەو کەسانی کە الحەمدوللا لە کوردستانە نمونەیان زیاد بێ و زۆر بێ بینیومانە خۆی بەدوی خاوەنەکەیدا دەگەڕێ ئەی ناگە بێت و جەنابەت ئەمانەتی کەسێک لایە شاهید هەیە بەڵگەی قانونی هەیە نووسراو هەیە پەنجەمۆر هەیە کامیرا هەیە ئەمە ئەگەر داتەوە بەس ئەوەیە تۆ ئەلحەمدوللا ئەمانەتت پاراستووە و دەستبڕنی و ساختەچینی و فێڵبازنی چونکە ساختەچی و فێڵباز و قۆڵبەڕ هەموو بەڵگەیەکی شەوێ ماڵەکەت هەردەخوا ئەتر شەرمی نییە بەڵام مرد ئەو کەسەیە کە ئەمانەژ نییە و ئەمانەتەکە دەداتەوە دەستی خاوەنی ئەوە گەیشتۆتە پلەی مەردایەتی سوپاس بۆ خوای پەروەردگار ئاواتی شەیطان ئەوەیە بەلاڕێتدا بەرێ قورآن لە سوورەتی البەقەرە ئاەتی 268 دەفەرمێ الشەیطان یەعیدکم الفەقر جا سەیری وردیەکانی قورآن کە نافەرمێ یەعیدکم الشەیطان الفەقر فاعیلەکە کە الشەیطانە پێش فیعلەکەی خستۆ کە یەعیدکمە دەفەرمێ شەیطان ئیشی ئەوەیە بەردەوام بەڵێنی هەژاربوونت دەداتێ دایمە خەتەرە دەخاتە دڵتەوە ئەترسێنێ بیر و خەیاڵی ئەوە دەخاتە مێشکەوە کە تۆ تووشی فەقیری دەبی بەڵام ئیشەکەی شەیطان ئەوەیە حەل و چارەسەری گونجاوت ناداتێ و ئەم شوێنە تا ئێستا ئەمە گرفتێکی نییە الشەیطان یەعیدکم الفەقر لەوانەیە باوکو دایکێکیش مافیانە بە منداڵەکانی بڵێ ئەگە تەنانس خاوەنی ژن و منداڵیش بڵێ ڕۆڵێکیان ئاگاد لە خۆت بێ دنیا بەری وا ڕوون نابێ ئەم ڕۆگە پارەت لە دەستایە لەوە سیبانی خوا نەخواستە فەقیر بی بەڵام حەلی شەیطان ئەوە نییە وەکو کەسێکی ڕازگۆی دڵسۆز بڵێ بۆ ئەوەی کە تووشی هەژاری نەبی وەرە دەست پێوە بگرە ئەمڕۆ پارەیەک لەبەر دەستایە ماڵێک لەبەر دەستایە ئیسراف مەکە تەبذیر مەکە ئیسراف ئەوەیە تۆ بە 10,000 تێر دەخۆی باوچی پێویست دەکات 50,000 سەرف بکەی یعنی 40,000 یان لەو مەطعەمە ڕۆیشتێ دەرەوە بڕواتان هەبێت زیادەیە بە 10,000 نانێکی تەندروستی پاک و پوختی بە لەزەتت دەخوارد لەو لاشەوە هەر هەمان نانە بەڵام لەوە چە شوێنەکە تۆزە گران بەهاتر بێ 50,000 دەدەی کەواتە ئیسرافەکە ئەوەیە تۆ 40,000 بە بەلاش سەرف کرد ئەم 40,000 کەلێنێکی ژیانی بۆ دەگرتی تەبذیر ئەوەیە بیدەی بە جگەرە بیدەی بە نێرگەلە بیدەی بە ئەو موادانەی کە سینەت داغ دەکەن و ڕەشی دەکەن ئەو پەڕی تەبذیرە ئین المبەذیرینە کانوا ئیخوانە الشەیاطین ئەوە لەوە فێری قومار دەبی ئەمجا فێری موادی هۆشبەر دەبی ئەمجا لە کەسایەتی و مرۆڤایەتی دەکەوی و تیا دەچی شەیطان پێت ناڵێ وەرە دەست پێوە بگرە خۆل لە ئیسراف و تەبذیر پارێزە پێت ناڵێ ڕێگەی دووەم بۆی تووشی هەژاری نەبی پاشەکەوت بکە مرۆڤی سەرکەوتو ئەگەر کەمێکیش بێ لە داهاتی ڕۆژانەکەی لە داهاتی هەفتانەکەی لە داهاتی مانگانەکەی هەیە داهاتی ساڵانێ بۆ نونە جوتیارێکە ئاژەڵدارێکە ساڵانە بەرهەم هەڵدەگرێت بەشێکی کەمیش بێ لێی پاشەکەوت دەکا هەر وەختێک تۆ لە کۆی ساڵەکەدا توانیت پاشەکەوتێکت هەبوو بێ واتە داهاتت تۆزێ زیاتر بۆ لە خەرجەکانت پاشەکەوتێکت کردو ئەلحەمدوللا لەو ساڵەشە قەرزاری خەڵک نەماوی خەرزی خەڵکت لەسەر نییە ئەوە تۆ کەسێکی سەرکەوتووی ئەگەر کەمێکیش بێ بۆ ڕۆژانێک کەوا محتاجی و احتیاجی ڕوت تێ دەکا با پاشەکەوتت هەبێ سێم تا گەنجی کار بکە شەیطان ئەمەت پێ ناڵێ ئەمڕۆ تۆ گەنجی تخوا حەیف نییە ژیانت بە دیار فەیسبووکەوە بێ حەیف نییە لە جیاتی ئیشێک دوو ئیش نەکەی
لە جیاتی ئەوەی کەوا لە ڕۆژە ئیشێکت هەیە لە شەویشا دوای پشودانێکی کەم ئیشێکی تریش ئەنجام نەدەی چکە توانات هەیە وزت هەیە تااقەتت هەیە تا گەنجی ئەوەندە کار بکە لە پیریدا بەرهەمەکەی بخۆی چەند خۆشە ئێستا کەسانێک دەبینی لە گەنجیدا بە حەڵاڵی بە پاکی زۆر خۆیان ماندوو کردووە ئەلحەمدولایە ئێستا لە پیریدا بەرهەمەکەی هەڵدەگرن کابرا ئێستا پیر بووە وەکو خەڵکی زەلیل نییە لە بەردەمی باقی خانەنشینی هەتا موچەیەک وەردەگرێ ڕۆحی دەرەچێت لە سەرەکەی ڕۆحی دەرچووە لە گەرمانە و لە سەرمانە و لە تیونەتی و برسێتیدا محتاجی ئەمجا دەستی ئیبووکە محتاجی دەستی زاوایە محتاجی دەستی کوڕە محتاجی دەستی خزمە نەخێر لە گەنجیدا ئەوەندەی بە پاشی کارا و کەسابەت کردووە شتێکی بنیاد ناوە ئەلحەمدولillah لە تەمەنی پیریدا دەیخوا ئەمە کارێکی ڕەوایە چوارەم شەیتان پێ ناڵێت تا بەهاری بازار گەرمە کاسپی بکە چونکە سەرچاوی داهاتە زیاد دەکە جار هەیە لە مەسافەیەکە بازار گەرم و گوڕی زۆر پێوەیە وڵات ئەمن و ئەمانە موچە لە کاتی خۆیدا دێت دەرگای ڕستقڕۆزی کراوەتەوە یا لەم کاتەدا تۆ فرسەتێکی زێڕینە بە حەڵاڵی زیاتر خۆت ماندووکەی لەم بەهاری کەسابەتەدا پارەیەکت پاشەکەوت کرد بێ شتێکت بنیاد نابێ حەقی خۆیەتی شەیتان پێ ناڵە قورئان بخوێنەوە لە 90 شوێنی قورئاندا إن الله قد قدر الأرزاق وضمنها لخلقه 90 شوێنی قورئان ڕێنمایی دەکا کە پەروەردگار ڕزق و ڕۆزی بەندەکانی دیاری کردووە و زەمانی کردووە بەخوا پێت دەبەخشێ بەخوا تا پارویەک نانت مابێ لەسەر زەویدان دەبێ بیخۆی ئەمجا بمری تا قومە ئاوێکت مابێ لەسەر زەویدا دەیخۆیتەوە و ئەمجا گیانت دەرەچێت ئەمانەت هیچی پێ ناڵێ الشەیطان یعیدکم الفەقر ويأمركم بالفحشاء ئەمەیان گرفتە شەیطان 5 حەلی ڕێک و پێکت پێ ناڵێ کە باسمان کرد بەڵکو ويأمركم بالفحشاء فەرمانتان پێ دەکا بەوەی کە کاری ناڕەوا بکەن کاری نامەردانە ئەنجام بدەن ئەڵێ بۆی فەقیر نەبی ئەم کارانە بکە ئەم کارە نامەردانە بکە یەکەم بەڵێ بەرتیل بخۆ ڕۆژگارێکی فەقیری لە پێشتە هەژاری لە پێشتە موچەند نامێنێ کار نامێنێ ئەوەندە وەرگرە بەچی ئەڵێ ناوی بنێ هەدیە ناوی بنێ مکافەیەک ناوی بنێ زیرەکی بەڵام ئەمە لە شەریعەتا پێی دەوترێ بەرتیل پێی دەوترێ ڕەشوە جیاوازی نێوان هەدیە و بەرتیل لە چیا دەرەکەوێ ئەوەیە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاری مسلمە دەفەرمێ فهلا جلس في بيت أبيه وأمه فينظر أيهدي له أم لا باو کەسە لە ماڵی باوکی دانیشێ ئەو کەسەی فەرمانبەرە لە دایرەیەکە ئەو کەسەی بەڕێوەبەرە لە فەرمانگەیەکی حکومیدا ئەو کەسەی بەڕێوەبەرە لە کۆمپانیایەکە کە کۆمپانیەکەی کەسێکی ترە و ئەم سەرپەرشتی دەکا ئەو کەسەی تەندەرێکی بەدەستەوەی هەر کارێکت هەیە ئەگەر لەم کارەدا نەمای ئەم پۆستەت بەدەستەوە نەما ئایا ئەو کەسەی ئەمڕۆ بە ناوی هەدیە و دیاریەوە شتت بۆ دێنێ بەیانی کە پۆستەکە لەدەستدا کە ئیمزایەکت نەما کە مێزەکە لەبەر دەستا لا چوو کە بێکار و بێپلە و بێپیشە لە ماڵەوە دانیشتی ئایا ئامادەیە ئەیەهدی لەه ئەم لا ئایا ئامادەیە بۆت بێنێ بەخوا باوەڕکە بۆت ناهێنێ نەوەڵڵا یەک ڕۆژ دوای ئەوە هەر ناشت ناسە لەسەر جادەش مەرحەبایی ناکە ئەوە ڕیشوەیە ئەوە بەرتیلە نە پێشتر دیاری بۆ هێناوی و مەرحەبایی کردووی نە ئەگەر پیشەکەش و ئیمزاکە و واژۆکە و پلە و پایەکە لەدەستدا و کارەکەت بۆ نەکرا لە نەوە دوادت ناسێتەوە نەهاتوو شوێ ماڵت دەکات نە دیاری و هەدیەت بۆ دێنێ لەو حاڵەتانەدا بەڕێزان ئەوە هەدیە نییە ئەوە خۆخەڵەتاندنە ئەوە شیرینی نییە ئەوە بەرتیلە ئەوە نەفرەتی خوا لە بەرتیل خۆر و لەو کەسەش کە خەڵکی فێری بەرتیل خۆری دەکات ئەوە نامەردیە ويأمركم بالفحشاء شەیطان ئەوت بۆ دەڕازێنێتەوە ئەڵێ ئەگەر دەتەوێ فەقیر و هەژار نەبی هەموو ڕۆژێ ئەم بازاڕە گەرم نابێ وەرە بە بەرتیل بە ڕیشوە خۆت پێ بگەێنە ئیتر تۆ خۆت ناوی بنێ هەدیە خۆت دڵخۆش کە بڵێەوە شیرینی و دەست و دیارە ئیتر بەم شێوانە بۆ دەڕازێنێتەوە و حرامەکەت بۆ حەڵاڵ دەکا و فتوات بۆ دەدا دووەمیان ئەو کەسانەی کەوا نووسینگەی فرۆشتنی ئۆتۆمبیلیان هەیە ئەو کەسانەی نووسینگەی فرۆشتنی خانوبەرە و بەکرێدانیان هەیە ئەم کەسانە لە بۆتەی تاقیکردنەوەدان مردن یان نامردن جوامێرن یان ناجوامێرن تخوا کەسێک هاتۆ بۆلات
خۆی دەخاتە بەردەستت ئەڵێ ئەوەی کە کۆم کردوێتەوە ئەم بڕەپارەیە متمانم بە تۆ هەیە ئەی خاوەنی نووسنگەی خان و زەوی ئەی خاوەنی نووسنگەی ئۆتۆمبیلێکم بۆ بکڕە وا بزانە بۆ خۆتی دەکڕی خانوویەکم بۆ بکڕە زەویەکم بۆ بکڕە کە بە ئیزنی خی گەورە لە خێردا بێ کە لێی بحەسێمەوە سیرەکەی ئەگەر ڕاستگۆیانە وەکو بۆ ماڵی خۆی سارەکە بکڕێ وەکو بۆ ماڵی خۆی زەوی و خانووەکە بکڕێ ئاوا دڵسۆزانە بۆی تێکۆشا وە شتێک کە تەواوی عەقڵ و ژیری خۆی وەکو بۆ ماڵی خۆی هەوڵ دەدا ئاوا کاری بۆ کرد ئەمە با بڕەپارەی دیاریکراوی ئاشکرای خۆشی لێوەگرێ بڵێ من 500 دلار لەم خانووە لێ وەردەگرم 1000 دلار لەم ئۆتۆمبیلە لێ وەردەگرم 2 وەرەقە لێ وەردەگرم بەڕێک و ڕەوانی پێی بڵێ ئەمە مافی خۆمە منیش بۆ کار و کەسابە لێرە دانیشتوم کرێی نووسینگە دەدەم کرێی بینا دەدەم کرێ ئەم پێشانگایە دەدەم و ماڵ و منداڵم هەیە ئەمە حەقێکی ڕەوای خۆمە بە پێی یاسا ئەمەندەم بۆ دانراوە لە دەفتەرە 5 وەرەقە لێ ئێستێم لە دەفتەرێکە 100 دلار لێ وەردەگرم بە پێی ئەو بڕێکە بۆ خۆتان لە سەی ڕێک دەکەون ئەمە مەردە ئەم کەسە مەردە و ئەمە خۆی لە ناخی خۆیان هەست بە مەردایەتی خۆی دەکات بەڵام بەداخەوە بەشێکی باشیان ناڵم هەمویان لە هەموو چینێکا چاک و خراپ هەیە بەشێک لەوانی کە ئۆتۆمبیل دەکڕن و دەفرۆشن بەس شێک لەوانی کە زەوی و زار و خانوو بەرە دەکڕن و دەفرۆشن دەدەن بکرێ ئەگەر بۆیان ڕێبکەوێ کەسێکی خۆش باوەڕ کەسێکی دڵساف کە خۆی فێڵی لە کەس نەکردووە خۆش باوەڕە بڕی پارەکەی لە ئەوڵەوە پێداڵێت ئەوەندە پارەم لە دەستا مزانیوێتی بڕەکەی چەندە هەروەها کەسێکی داماوە شارەزای بازار نییە هیچ معلوماتێکی لەسەر بازار و کڕین و فرۆشتن نییە ئێتر دێ ئەکەوێتە بەردەستی ئەمیش سەرەتا کە پێی دەفرۆشە ئۆتۆمبیلی وای چاک باوەڕ ناکەم لەم بازارەدا هەبێت بە خۆماڵێکی هەرزانە زەویەکی بۆ دەکڕێ خانوویەکی بۆ دەکڕێ بڕواتان هەبێ ئەمانە بیندراوە دوایی هەر کوڕەکەی خۆی یان براکەی خۆی یان یەکێ لە شاگردانی خۆی دەنێرێ دوای 2 ڕۆژ ئەڵە تەلەفۆنێ بۆ فڵان کەس بکە بڵێ وەڵام مشتریەکت هەیە ئەم زەوی کە کڕیوتە پێرێک کڕیوتە هەفتەی ڕابردوو کڕیوتە مانگی پێشوو کڕیوتە لە فڵان کەسی نووسینگە وەڵاو مشتری لەسەر هەیە ئەگە دەیفرۆشیتەوە 20 وەرەقە خێرت دەدەنێ کەس بە 2 دەفتەر زەرە نایکڕێتەوە هەر خۆیانن هەر خاوەنی نووسینگەکە خۆیەتی کەسێککەی ڕاست پاردووە بۆی دوای قەرزارباریشی بکە ئەمیش تەماحی تێدەکەوێت نەوەڵڵا برا لە خوا بە زیابێ ینی ماڵەکەی من وای لێ هات خێریش دەکا لە خۆماڵی ئەو کەساوە بێ کە بۆی کڕێم ئەمە خۆ کەس خێری ناداتێ بەڵام ئەگە واقع بچێتە بازارەوە هەر کەس دەی ناکڕێتەوە ئەگە بچێ بۆ لای خۆی ئەڵێ وەڵڵاهی خۆ من کاتی خۆی خێرم بۆ وەرگرتی وەڵا قوربان ڕاست دەکەی وابوو کە لە ئەسڵاوانە بوو ئەمە هەری خۆیان بوو ئەی ئێستاگە بیفرۆشمەوە ناچارم ئەڵە وەڵڵاهی بازار زۆر شکاوە ئاگال لە وەزعی دنیا نییە ئاگال لە وەزعی دینار و دۆلار نییە ئەوە حل لە هەموو عالەمە هیچ شتێک نرخی نەماوە بەخوا ئێستا هەموو خەڵک هەر شت دەفرۆشەکە شت ناکڕێ بە نیوە قیمەتیش لێ ناکڕێتەوە ئەگە ڕۆژی دوای ئەوە هەر بچێتەوە بۆ لای هەمان زەوی بکڕێتەوە ئەڵێ بازار زۆری فەرق کردووە ئێستا ئەم زەویانە زۆر گرانبەهان مەگەر بۆ دۆستێکی وەکو تۆ بزانم تەکلیف کەم و وەت بکڕم ئەمە نامەردیە ئیترەوە دڵی خۆت خۆش نەکەی بڵێ بەڕاستی دەستی فڵان کەسمان باش بڕێ ئەو داماوە ئەو نەشارەزایە ئەو خۆش باوەڕە خەیانە پێکەنینی پێی دێ گاڵتەی پێدەکاڵە بەخوا چاکمان دەست بڕی ئەوە گاڵتە بە خۆت بکە تۆ ناسنامەیەک لە دەستدا کە پێی دەڵێن مەردایەتی ناسنامەی جوامێری لە دەستدا ئەبێ پێکەنینت بە خۆت بێ بەڵکو بە پێچوانەوە گریانیشت بۆ حاڵی خۆت بێ ئەو هەر دەژی ئەو هەر لەمەدا زەرەدی کرد خی گەورە لە شوێنێکیا بۆی قەرەبوو دەکاتەوە و ئەزمونێکی ژیان وەردەگرێت تۆی بەرچاو دەکەوێت و ڕۆژگارێکتر نەگڕوت تێناکاتەوە مشتریت بۆ نایێنێتەوە بەڵکو خەڵکیشی لە دەتەکێنێتەوە ئەویش بەکاری ئەویش ڕۆژگارێک خوا دەرگای لێ دەکاتەوە بەڵام ئەوە تۆی ناسنامەی مەردایەتی لە دەستدا بۆیە لە هەر پیشەیەەکە ئەبێت تۆ دەردەکەی وێ مڕکم بالفەحشا شەیطان پێت دەڵێت لەم ڕێوە نەبێت دەوڵەمەند نابی ئاوا کارەکان بۆ دەڕازێنێتەوە ئەو کەسانەی کەوا ئۆتۆمبیل چاک دەکەنەوە پیشەی فیتەریان هەیە پیشەیەکی پیرۆزە ئۆتۆمبیل یەکجار هەیە خەلەرێکی بچووکی هەیە کەسی وەستا حەقی تەواوی حەقدەستی خۆی وەرگری ئەویش بۆ پیشە لەوێ دانیشتووە ئەم جلە ڕۆناویانەی لەبەر کردووە فەقیرە جلی مەدیسی لەبەرانیە ڕۆژ هەتا ئێوارە سەرما و گەرما لەو مەحەل و شوێنکارەیە بە فیڕۆنادا ئالەم حاڵەتانەدا حەقی خۆیەتی کرێ وەرگێ حەقی خۆیەتی پیشەی بژێوی ژیانی وەرگێ بەڵام بەقەدەر خەلەلەکە پارە لێ وەرگێ
ئینسانی مرد کە فیتەرێکی مەردە بە ئەندازێ ئەو خەلەلەی هەیە بە ئەندازەیەوە کارت بۆ دەکا بە ئەندازەی ئەو شتەی کە پێویستە شتەکانت بۆ دەگۆڕێ بەڵام ئەگەر نامرد بێ خەلەلێکی بچووکت لێ گەورە دەکا ئەڵە بڕۆ لەوانەیە ڕۆژێککە تەواو بێ بەخوا ئەمڕۆ تەواو نابێ ئەم کارە بەس بۆ ئەوەی کەوا زۆرترت لێوەرگێ ئێتەوە ناسنامەی مەردایەتەکەی لەدەستدا بەداخەوە هەروەها ئەو کەسانی کەوا پزیشکن بەداخەوە بەشێک لە پزیشکان بە دڵنیایەوە هەمویان وانین پزیشکی زۆر مرد و بە ڕێزیشمان و بە ویژدانمان هەیە کەوا ناسنامەکەی بڕوانامەکەی کە دکتۆرای هەیە لە نەشتەرگەریدا لە پزیشکی گشتیدا ناسنامەی مەردایەتیەکەشی بەیەخەوەیە هەموو خەڵک شایدی مەردایەتی و پیاوەتی و جوامێری و ئافرەتێکی مردی بۆ دەداگە دکتۆرەیەک بێ بەڵام هەیەە بەداخەوە مەردایەتی لەدەست داوە بەوەی شەریکە لەگەڵ تیشک و سۆنەرەکەیە شەریکە لەگەڵ مختبەری خوێنەکەیە شەریکە لەگەڵ دەرمانخانەکەیە بۆ ئەوەی خێرا بینای خۆی هەبێ ئێستا سیرەکەی هەر دکتۆرێکە و بە ماوەیەکی کەم ئەرزێکی تیجاری 1000 مەتری دەکاتە باڵەخانەیەک بۆ خۆی بەخوابران بە حەڵاڵی بە موچە پێک ناهێنرێ ئەمە زۆر زەحمەتە ئەو نەخۆشە هاتووە ئەڵێ ئەمە گیانم ئەمە ئەندامەکانی لاشەم ئەمەش ئەو پارەی کە زۆر بە زەحمەت کۆم کردوێتەوە جەنابی دکتۆر متمانم پێتە خستمە دەستەوە بەس لەم نەخۆشە ڕزگارم کە واللهی ئەگەر نامرد بێ ئتر ئەو فەحسانەی کە پێویست نین بۆی لە مختبەرەکە بەشی دەستکەوێت ئەو دەرمانانەی کە پێویست نین واللهی دەرمان ساز هەیە لەگەڵ دکتۆرەکەی شەریکە دەرمان ساغ دەکەنەوە بەسەر نەخۆشە ئەڵێ من دەرمانم بینی ئەڵێ 2022 دەرچووە مانگی نۆی 2025 بەسەر دەچی ئێستاوە نزیکی مانگی 5 بووینەوە بەڕێزان نزیکی مانگی 5 بووی تەوانی هەمووی 4 مانگی ماوە لە 2022 شەوە خوازانە بە قاچاق ئەمە چەند مەغزن و ناو لۆری گەرمی بینیوە بای 100,000 ئەم دەرمانانە دڵ 100 پارچە دەدەینێ بە خۆڕایی تۆ 10 پارچەمان پارە بۆ بفرۆشە ئەو کەسەی خاوەن کۆگایە ئەم دەرمانانە بێ فڕێ بدرێن دوای 1-2 مانگی تر بێ 3 مانگی تر فڕێ بدرێ ئەمە خێرا بۆی سرف دەکات ئێتر تو ئەم غەشە لە کەسێک دەکەی کە هیچ شارەزایەکی بواری پزیشکی نییە یان خوێندەواریشە بەڵام سەیری بەرواری بناهینەکە ناکە لەوانەیە لە 10 کەسە یەک کەس بچێ بڵێ وەڵای برا ئەمەم ناوێ مە بۆتە ژەهر تۆ دیکەیتە لەشی بنەوە ئەوە ناسنامەی مەردایەتی لەدەستدا ڕواتان هەبێت لە دنیا و قیامەتە قەرەبۆکەی دەدەی باجەکەی بە قورسی دەدەی بۆیە ئەم کۆمەڵگای ئێمە بەم وتارە لەو بڕوادەم هەمومان چەند جارێک گوێ لێ بگرینەوە بە خۆمان دابچینەوە من لە خۆمەوە بۆ جەنابتان چەند خۆشە ڕۆژگاری ژیانت ڕۆژانە کە دەچێەوە ماڵەوە لەسەر سەرینی خەوتنەکەت ویژدانت ئارام بێت کە ئەو ڕۆژە نامەردین نەکردووە چەند خۆشە ئەو ڕۆژەی کە تەمەنمان بەرەو کۆتایی دەڕوا لە سەر مەرگە ئینسان نامەردی بەرامبەر بە هەر کەسێک کرد بێ شریتی ژیانی دێتەوە پێشی چەند سەربەرزنە و کەسانی لە کاتی شایەتمانە شریتی ژیان بەبەر چاویانە دێ نامەردیان بەرامبەر بە خەڵک نەکردووە ئەو حەقەی کە هیانە هەر لە بینی خۆیان و خوادایە تەوبەی نەسوحیشیان لێ کردەوە بە پاشی دنیا بەجێ دێڵێت پەروەردگار لەوانەمان حیساب کە کەوان ناسنامەی مەردایەتی وەرگرین و لەسەری بژین و بمرین خوای گەورە لە کاری نامەردان بمان پارێزێ تا ئەڵقەی داهاتوو هەموو لایەکتان بە پەروەردگار دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه